دیارە کە خوێندکارێکی کووردە لە کوردستانەوە چۆتە بەریتانیا بۆ ئەنجامدانی توێژنەوەیەک ماستەرنامەیەک لەسەر مەترسیەکان و نەهێشتنی تیرۆر لەو ماستەرنامەیەدا باسکرا و هەروەها دەمانەوێت باس بۆ بکەین ئەم ماستەرنامەیە کە ئەنجام درراوە سەرچاوەکانی پشتی بە چی بەستۆ وارووا بە شێوەیەکی گشتی کاریگەری و گرنگی ئەم ماستەرنامەیە کە گفتوگوی لەسەر کراوە لەسەر کەمکردنەوەی توندڕەوی و بیری تونند و تیژی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە جیهاندا چ کاریگەریەک بەجێدێڵێت تایبەت بەم بابەتە نەژاد ئەحمەد کارمەند لە بەشی پەیوەندیەکانی هەماهەنگی لە هێزەکانی هەفتە لە ستودیۆ بەیانی کورسات نیوزمیانە سپاس بۆ ئامادەبوون بە خێراتی زۆر سپاس دیارە جێگەی دەستخۆشیە کە وەکو خوێندکارێکی کورد لە کوردستانەوە بۆ بەریتانیا کار لەسەر ئەنجامدانی توێژینەوەیەکی هاوشێوە کردووە دەمێ بپرسم هەڵبژاردننی ئەو ناونیشانە بۆ توێژینەوە لە چیەوە لای بەڕێستان سەرچاوی گرتووە سپاس بۆ میوانداریت من بە هۆکاری کارکردنم ئەزمموی کارکردن بۆ ماوەی 6 ساڵ وەکو وەرجێر لەگەڵ هێزە جیاوازەکانی هاوپەیمانانی ڕوبەڕووبوونەوەی داعش گەشت بە ئەو دەرەنجامەی کە لە ئەرزی واقعا شتێک دەگوزارا کە مەترسیەک بوو بۆ جیهان مەترسیەک بوو بۆ سەر مرۆڤایەتی گەشتمە ئەو قەناعەتەی کە دیدگایەکم لا دروست بوو کە لە ڕووی سیۆریشەوە لێکۆڵینەوە لەو بابەتە بکەم ئیتر بە هەوڵ و ماندوو بوون توانیم مەقطعێکی خوێندن لە وڵاتی بریتانیا بەدەست بهێنم و بە هاوکاری ئەو هاوکارانەیشم کە پێشتر لە هاوپەیمانەکان کارم لەگەڵیانە کردبوو ئەوانش هاوکار بوون پشتیوانم بوون چونکە خوێندنی ئەم بابەتە لە وڵاتی بریتانیا کارێکی زۆر زەحمەت بوو کارە نەبووە بە ئاسانی بتوانن بەدەستی بێنن بەڵام ئەوان لە ڕووی معنەویەوە زۆر پشتگیرم بوون و نامەی پشتگیریان بۆ نووسین کە من ماوەیەک لەو بوارە کارم کردووە و ئەزمموی کارم هەیە ئیتر گەشتمە و ڕایکە ئەم بابەتە هەڵبژێرم ئەو زانکۆیە لەو شارە جامیعەی باشووری وێڵز لە بریتانیا ئەو خوێندنەی هەبوو ئەو بەشەی هەبوو کە بەشەکەیشم لە ئاسایشی نەودەوڵەتی بەڕێوەبردننی مەترسیەکان و نەهێشتنی تیرۆر International Security and Risk Management and Counter-Terrorism لەو بواریشدا کۆمەڵێک وانەی جیاواز لە بەشی یەکەمی ماستەر وەکو جەنابتان و بینەرانیش ئاشنان کە سەرەتا کۆمەڵێوانە دەخوێنی دواتر توێژینەوەی ئەنجامەدەی دوای خوێندنی 6 مانگیوانەکانم گەشتمە ئەو دەرەنجامێک کە لێکۆڵینەوەیەک لەسەر هۆکارەکانی بەهێزبوونی داعش کە لە ناوچەیەکی جوگرافی دیاریکرا و چۆن توانی ببێ بە هەڕەشە بۆ هەموو جیهان یەکێک لەو هۆکارانە و لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوەی کە من پێیگەیشتم لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی بەناو داعش توانی هەوادارانی لە تەواوی جیهان بۆ بە شێوازی جیاواز کۆ بکاتەوە لەلایەکەوە لە ڕێگەی لایەنی دارایی خۆی پێ بەهێزکردن کارمەندی تازەی وەردەگرت لە ڕێگەی سوۆشیال میدیا و لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە دنیایەک بوو بە گوندێکی بچووک بۆیان یانی لە هەموو شوێنێکی دنیاوە کارمان خەڵک ئەوانی هەواداری خۆیان بوون پەیوەندی بۆ ڕێکخراوەنەوە دەکرد کە پەیوەندیان باوانەوە دەکرد ئیتر ئەوانیش ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبوون ینی لە موقعێکی جوگرافی بەهێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان عێراق و سووریا توانیان هەڕەشە بن بۆ ئەوروپا بۆ ئەمریکا بۆ هەموو دنیا بەڵێ کاک نەژاد دەکرێت کەواتە بڵێن فراوانبوونی گروپی تیرۆریستی داعش و جموجۆڵەکانیان زیاتر لە ڕێگەی پەیوەندی یاخود سوۆشیال میدیاوە بۆ یاخود لە ڕێگەی پەیوەندیان و لینکیان بوو بە تەواوی پارچەکانی با بڵێن جیهانەوە هەردوو هۆکارەکە هۆکاری بەهێزبوونی ئەوان بوون لە ڕاستیدا بەشێکیانەوە بوو کە ئەو تاکانەی لە تەواوی دنیا ئەو فکرەیان هەبوو توانیان بە شێوەی تاک پەیوەندیان پێوە بکەن و هۆکاری تریش هەبوو بۆ نمونە هۆکار لەوانەیە بە شێوەیەکی ناڕاستە و خۆکە کە شەڕی لە زیاتی پێ دەڵێن کەسانی تر گروپی تر دەوڵەتانیان لە پشت بوون بەڵام ئەوەی کە من بابەتی توێژینەوەکەی من بوو تێزەکەی من بۆ ئەو بوو کە چۆن بتوان ئەو تاکانە کۆ بکەنەوە خۆی ئێستا زۆربەی وڵاتان بەشێکی زۆری بودجەکانیان بۆ ئەمنیەت سەرف دەکەن بۆ ئاسایشی وڵاتەکان بۆ پاراستنی نیشتیمان و هاو نیشتیمانەکانیان سەرف دەکەن بەشێکی زۆری ئەو بودجەیە بۆ ئەوە دەڕوە لە خەرجکردنی ئەو ڕێژە زۆرە بودجەیە هەرێمی کوردستانیش بێبەژنی هەرێمی کوردستانیش و لایەن ئەمنیەکان دەستگا ئەمنیەکان تەواوی هەوڵی خۆیان داوە و بە پاڵپشتێکی دارایی زۆر توانیوانە ئاسایشی هەرێمی کوردستان پارێزن چونکە تیرۆر ڕێگەگرتن لە تیرۆر کارێکی زۆر قورسە لە شەڕی نێوان دوو وڵاتە جەبهەیەکی شەڕێ هەیە جەبهەیە هەیە شوێنی دوژمن دیارە شوێنی تۆ دیارە بەڵام لە تیرۆرە لە هەموو جێگەیەک بە هەموو شێوازێک چاوەڕوان کراوە ڕوبەڕوت ببنەوە
ئەوەی کە من زیاتر لەو ماستەرنامەیەم فێری بووم لە ڕێگەی مامۆستاکانیشمانەوە کە پێیان وتوین ئەمنیەتی تاک پاراستنی تاک وەکو دەڵێت سەرمایە بۆ هەموو دەوڵەتێک هەموو دەوڵەتێک بۆ شێوازە پێناسە دەکرێت تا چەند ئاسایشی تاکانی پاراستن. بەڵێ کاک نژاد کەواتە لەم ماستەرنامەیە تا چەندە هەنگاوەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کاری لەسەر کراوە لە سەرەتاوە تیرۆر لە فکری توندڕەویەوە دێ سەرەتا بیرۆکەیەکە فکرەیەکە کۆمەڵێک کەسن گروپێکە تاکێکە یان چەند کەسێکن فکرێکی توندڕەویان هەیە ئەو فکرە توندڕەویەکە کە هەوڵە دەن زیان بە کۆمەلگا و بە دەوڵەت و بە دەوروبەر بگەێنن ئەو گروپانە خۆیان ڕێگەخەنەوە لە شێوەی گروپی بچووک دواتر لە شێوەی گروپی گەورەتر و ئەوەی کە بینیشمان کە بەهێزترین گروپی تازەترین و بەهێزترین گروپی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی بەناو داعش بوو کە توانی ئەو مەترسیە گەورەیە دروستکە چۆن توانی ئەوە بکات لە کوێوە گەیشتە ئەو ئاستەی چۆن لەو موقع جوگرافیا توانی ئەو مەترسیە گەورەیە دروست بکات یەکێک لەوانە کە باسم کرد سوشال میدیا بوو ئینتەرنێت بوو ئەوان توانیان تاکەکان لە تەواوی وڵاتانی ئەوروپا کە ئێستا زۆربەی کەسوکارەکانیان لە کەمپی هۆڵ ئەوانەی کە خێزان و مناڵی چەکدارەکان بوون لەوێ ماون کە ئەوانیش خۆش مەترسیەکی گەورەیە لە ئێستادا چکە ئەوانە بیرۆکە و فکری توندڕەوی لە ناخیانە چێندراوە و تێکەڵکردنیان بە کۆمەلگا وەکو ڤایرۆسێوە ینی زۆر ئاسانتر تەشەنە دەکات بۆیە ڕێگریکردن لە فکرەکە هەنگاوی یەکەمە کە ڕێگریت لە فکرەکە کرد قۆناغەکانی دواتری ئاسانترە چۆن دەتوانی کە تۆ فکرەکە بڵاو نەبەوە لە هەنگاوی یەکەم کۆنتترۆل کردووە و توانی تا نەیەڵی زیاتر بڵاو بێتەوە بەڵام کە گەیشتە قۆناغی ئەوەی خۆیان ناسان وەکو گروپ ئیتر دەبێتە شێوەی ڕوبەڕوونەوەی چەکداری بەو شێوەیە ئەوان کە خۆیان ڕێخستە و چەکیان هەبوو منەظەم بوون ڕوبەڕوونی چەکداری ڕوودەدا ئەوەش داعشکە نمونەیەکی زیندوو بوو کە بینیمان کە لە 63 وڵاتی دنیا بەڕابەتی ئەمریکا کە پێشمەرگەیش لە بەرەکانی سەنگەرەکانی پێشەوە بوو بە هاوکاری هێزی ئاسمانی ئەم 63 وڵاتە دوای چەندین ساڵ توانیان ئەو گروپە تیرۆریستیە لە ناوبەن لە یەکێک لە هۆکارەکان کە خەڵکی تازایان وەرەگرت لە ڕێگەی سوشال میدیاوە هەڕەشیان لەسەر کۆمەلگا دروستە کرد هەر لە ڕێگەی سوشال میدیاوە ئێمە گەربیرمان بێ لە 2015 و 16 ئەو کاتێککە لە منطقەی حەویجە و ئەو ناوچەیە بوون لە ڕێگەی سوشال میدیاکەی خۆیانەوە کە چۆن هەڕەشیان لە کەرکک و خەڵکی کەرکک دەکرد جۆرە لە ترساندنیان تۆقااندنیان لە ناوخواڵک دروست دەکرد ئەوەیش کە دەبێت زیاتر لە دەرەنجامی ئەو لێکۆڵینەوە گەیشت من پێی گەیشتم ئەوەیە کە ڕێگری بکرێت لە بەکارهێنانی وە ئەو ئاسانیە نەبێ کە چۆن ڕێگری بکرێت پێویستە ئەو ڕێکخراوانی کە تایبەتمەندن لە بواری وەکۆڵێت سایبە سکیورەتی یان لە بواری ئەنتەرنێتی ئەمنی چۆن بتوانن چکەسە هەموو دەستگا ڕێکخراوە حکومی ناحکومی تاک هەمومان بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەنتەرنێت و لەگەڵ جیهانی تەکنۆلۆژیا تێکەڵاو بووین کاتێک گروپی تیرۆریستی دەستی دەگاتە ئەو زانیاریانە مەترسی دروستەکە چۆن بکرێ ڕێگریان لێ بکرێت بۆ منە یەکە لە پێشنیارەکانەوە بوو کە ئەکاونتی سوشال میدیا بە شێوەیەکی گشتی جات لە فەیسبوک ئینستاگرام و تویتەر هەر ئەکاونتێک بێ ئەکاونتی نافەرمی و نەناسراو نەمێنن کێکێک بوو لەو پێشنیارانەی کە ئەوان لای خۆشیانەوە وەکو دەڵە زۆر مەبەستیان بووە لای خۆشیانەوە بەرزیان کردەوە هەموو ئەکاونتێک خاوەنێکی هەبێ ئەنی کەسێ ناتوانێت زیاد لە چەند ئەکاونتێکی هەبێت چەند ئەکاونتێک سوشال میدیا ئەکاونتی ناناسراو کە بتوانێت لەو ڕێگەیەوە مەترسی هەڕەشە دروست بکات ئەکاونتەکان شێوازی کۆنتترۆلکردنەکەیشی هەم لە بەحسەکە لە خراوەتە ڕوو بۆ نمونە شێوازی ناسینەوەی دەموچاو چۆن بتوانین ئەو ئەکاونتە بە دەموچاوی محدود ئەو دەموچاوە لای ئەو کۆمپانیایی سوشال میدیایە وەکو دەڵێ ناسرااو بێ ینی بەبێ ئەو بیان بە پەنجەمۆر بێیان بە شێوازی ناسینەوەی جۆرە لە جۆرەکان کۆنتترۆل بکرێت ئەو بابەتە بکرێت کە ئەکاونتی نەناسرااو نەمێنێت بەڵێ کاک نەژات لەم با بڵێن توێژینەوەدا ماستەرنامەیەدا تەنها گروپی تیرۆریستانی داعش وەکو سەرچاو وەرگیراوە یاخود بۆ نمونە گروپە تیرۆریستیەکانی تریش باسی لەوە کراوە سەرچاوی توێژینەوە کە تەنها پشت بە داعشە بەستێ بەڵێ ئەوەی کە من ئیشم لەسەر کردووە وانەکانمان بە شێوەیەکی گشتی لەسەر تیرۆری مۆدرن بوو تیرۆری مۆدرن لەو کاتەوە دەست پێ دەکا هەروەکو هەمانەزانین لە دوای ڕووداوەکان 11 سپتەمبەر لە ئەمریکاکە قۆناغێکی نوێی تیرۆر بە بەهێزی هاتنە مەیدانەکە بە شێوەیەکی گشتی بەراوردکاری گروپی
تیرۆریستی داعش بە گروپەکانی پێشووتر بە ئەلقاعیدە و ئەنسار و جوند و ئەم شتانە ئەو گروپانی تر کراوە کە بۆ ئەمان نەیانتوانی وەکو داعش توانی بەهێزتر لەوانی گروپەکانی تر سوۆشەل میدیا بەکاربێنێ بە شێوەی گشتی لە توێژینەوەکە لە ڕووداوەکانی 11 سپتەمبەرەوە لە خۆی دەگرێت هەتا وەکو ئەم کاتانیت کە ساڵی 2000 لە کۆتایی 22 بەحسەکەم کۆتایی هات هەتا ئەماوەی ئەو 20 ساڵە چۆن توانیان ئەوان لەو ماوەیەدا ئەو گروپە تیرۆریستە جیاوازانە کاری جیاواز بکەن و لەگەڵ ئەوەیشدا کە داعش بەراورد بەوانی تر زۆر بەهێز بوو کێکێ لە بەهێزیەکانیشی وەکو ئاماژەم پێکرد سوۆشەل میدیا بوو کە توانی لەو ڕێگەیەوە هێزی خۆی باشتر نمایش بکە پشتیوانی پیا بکە لەو ڕێگەیەوە باشە وەکو کۆتا پرسیارم کاک نەژاد دەمێ ئەو بپرسم کاریگەری ئەم توێژینەوەی لەسەر بنەبڕکردنی بیری توندڕەوی دروستبوونی گروپەکانی تیرۆریستی و تند و تیژی چی دەبێت؟ بێگومان من بە هۆکاری کارەکەم کە لە بوارێکی ئەمنیدا دەتوانم ئەو پێشنیارانەی کە لە دەرەنجامی ئەم توێژینەوەیە دەسم کەوتووە و سەلمێنراوە لە کۆتایی توێژینەوەکەمە ڕێگری لە بیری توندڕەوی بکەین لە سەرەتادا چونکە لە قۆناغەکانی سەرەتا کۆنتڕۆلکردنی زۆر ئاسانترە بەراورد بە قۆناغەکانی بڵاوبوونەوەی و لە بەشێکی تری دراسەکەیشدا شێوازی چاودێریکردنیان چۆن گروپێکی تیرۆریستی کە بازنەی کۆکردنەوەی زانیاری پێدەوترێ چۆن گروپێکی تیرۆریستی دەستنیشانەکەی چۆن دەیان ناسیتەوە چۆن دوایانەکەوی و چۆن بتوانی بنەبڕیان بکەی لە تەواوی ئەو بابەتانە لە توێژینەوەکەدا ئاماژەی پێکراوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ نەژاد ئەحمەد کارمەندە بەشی پەیوەندیەکانی هەمانگی هێزەکانی هەفتا دووبارە بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز.